دیارە ئەمڕۆکە لە مەراسیمێکی شایستەدا سەرۆکی حکوومەت ئیدارەی سەربەخۆی سۆرانی ڕاگەیاند و سەرۆکی سەرپەرشتاریشی ڕاگەیاند. هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆ لە زۆرەوە سوودی هەیە هەم بۆ خەڵکی ناوچەکە و هەمیش بۆیە کە ئیداریەکانی سۆران و بۆ خودی پارێزگای هەولێریش بۆ خەڵک سوودمەند دەبێتن چونکە دەتوانن بە کەمترین ڕۆتین بتوانن کارەکانیان ڕای بکەن بە تایبەتی خەڵکی ئێمە تا ئێستا حەز دەکاتن خۆی متابعەی معاملاتەکانی خۆی بکاتن بەهبوونی ئیدارەیەکی سەربەخۆ ناوچەی سۆران و ئەوانەی کە دوورە دەستن مێرگە سۆر و سیدەکان و منتقی برادۆست و ئەوانە هەمووی دەتوان لە مەودووە بەهبوونی ئیدارەیەکی سەربەخۆ کارەکانیان لە سنتەری سۆران ڕای بکەن. یەکە ئیداریەکان تێدا سوودمەند دەبن چونکە ئێستا دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بە لایانی پەیوەندیدار بکەن پەیوەندی بە وەزارەتەکان بکەن و بۆ ئیش و کارەکانیان پێویست ناکات لە ڕێگای پارێزگاوەوە لە ڕێگای بەڕێوەبرتە گشتەکانەوە پەیوەندی بە ئەو وەزارەتانە بکەن و کە ئەمەش کار ئاسانیەکە بۆ یەکە ئیداریەکان ئەوەی دیکە کە خودی پارێزگای هەولێرە چونکە پارێزگای هەولێرش ئێستا زۆر بەرفراوان بووە لە ڕووی ئیدارەوە پاڵەپستۆ و زەختێکی کەمتری دەکەوێتە سەرێ یا چوار قەزایە دەتوانێتن زیاتر تەرکیز بکاتە سەر هەولێر و ئەو دەوروبەرەی بۆی ئەوان شتەدا سوودمەند دەبن خەڵی ئەوەی کە ئێمە وەکو تیمێک لێرەکە کار دەکەین دەتوانین لەنە واقعەکەی دانا دەتوانین پلان و استراتیژی سۆران و دەوروبەری بۆ خۆمان دایبڕێژین و پلانی بۆ دابنێن و بە تایبەتی لە کەرتی گەشتیاری یان لە کەرتی کشتتوکاڵ و بازرگانی و پیشەشازی زۆر کارت ئێمە دەتوانین بەرنامەی توکمەمان هەبێتن لە سۆران و بەرنامەی استراتیژیمان هەبێتن بۆیە لەم ڕوانەوە ئیدارەی سۆران دەتوانێت سوودمەند بێت و زیاتر پەرە بە ئەو کەرتانە بدەین کە زیاتر زەحمەت دەبێتن بە تیمی هەولێر کە ئەوان ئەمە زیاتر لە ناواقعەکەیدانە ئەوان لە ناواقعەکەیدانە هیوادارین بتوانین ئیدارەیەکی سەرکەوت و پێشکەش بکەین ئیدارەیەکی مۆدرن پێشکەش بکەین و بەرنامەی چاکسازی کە یەکە لە بەرنامە هەرە سەرچیەکانی کابینەی نوێم لە سۆران جێبەجێ بکەین من هەڵگۆرد شێخ نەجیب ئێستا وەکو سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران